لە سەرەتا کە ڤایرۆسەکە سەری هەڵدا بوو دروست بوو یەکەم جار پورم تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوو، 3 ڕۆژی خایاند و وەفاتی کرد کە تەخەستەخانەی. لە دوای پورم خاڵم وەفاتی کرد، 6ەم ڕۆژ دوای خاڵم داپیرم وەفاتی کرد، 10 ڕۆژ دوای داپیرم خاڵم وەفاتی کرد، دوای خاڵم براکەم وەفاتی کرد بە کۆڕۆنا، دوای براکەم باوکم وەفاتی کرد، دوای براکەم 11 ڕۆژ بێسەدا چوو، پاش باوکم 11 ڕۆژ بێسەدا مامە گەورەکەم وەفاتی کرد. ئیتر لە دوای ئەو هاتن کوڕە خاڵم و کوڕە مامم و کوڕە خاڵم و کوڕە خاڵم و کوڕە پولم و کوڕە پولکم و هەمووی بە دوایەک 21 نەفەرمان لێ کۆچی دواییان کرد. ئەمە یەکێکە لە هەزاران چیرۆکی ناخەژێن لە جیهاندا. گێڕانەوەی ئەو ساتە غەمناکانەیە کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە لە پرێکدا تووشی مرۆڤایەتی بوو. ڤایرۆسی کۆڕۆنا و جۆرە جیاوازەکانی بەشێکن لە خێزانەکانی جیهانی ڤایرۆس و دەبنە هۆی چەندین جۆر نەخۆشی و نیشانەی جیاوازی وەک هەڵامەت، هاوکردنی توندی سیەکان و ئازاری جونگەکان. تا پێش ساڵی 2019 ڤایرۆسی کۆڕۆنا بە جۆرێکی تا ڕادەیەک ئاسایی ناسرا بوو، بەڵام لەگەڵ دەرکەوتنی جۆرە نوێیەکەی لە چین هەم ناو و ناوبانگێکی دیکەی بۆ خۆی دروست کرد، هەم ماڵوێرانەیەکی زۆری بەدواوە بوو. ڤایرۆسەکە بە ناوی سارس کۆڤ 2 ناسراوە. ئەو نەخۆشی لێوەی دروست دەبێت ناونراوە کۆڤید-19. بەهۆی بڵاوبوونەوەشی لە جیهاندا لە مانگی ئاداری ساڵی 2020دا ڕێکخراوی تەندروستی جیهانی بە ڕەسمی ڕایگەیاند کە کۆڤید-19 بۆتە پەتایەکی جیهانی. هەرچەندە لە سەرەتادا هیچ شتێک لەسەر ڤایرۆسەکە و وردەکاریەکانی نەدەزانرا، بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کات و دەرکەوتنی توێژینەوە زانستی و پزیشکیەکان زۆر شت لەبارەی ڤایرۆسەکەەوە هاتە بەرگۆمان. بەڵام بەهۆی خۆگۆڕینی ڤایرۆسەکە و گۆڕانکاریە بەردەوامەکانی جۆرێک لە شڵەژانی لە نێو ناوەندە پزیشکی و تەندروستیەکاندا دروست کرد. ئەوەی ناوەندە پزیشکیەکان و پسپۆڕانی بواری ڤایرۆس ناسی لەسەری ڕێککەوتون، ڤایرۆسی کۆڕۆنا لە ماوەی 2 بۆ 14 ڕۆژ نیشانەکانی لەسەر کەسی هەڵگرت دەردەکەوێت. هەر لەو ماوەیەدا و تەنانەت بەر لە دەرکەوتنی نیشانەکانیش دەشێت ڤایرۆسەکە لە کەسی هەڵگرەوە بۆ کەسێکی دیکە بگوێزرێتەوە. ڤایرۆسەکە چەند نیشانەیەک لە هەڵگرەکەیدا دەردەخات، بەڵام ئەوەی زۆر باو ناسراوە بریتین لە تا گەرمبوونی جەستە، کۆکە، هەستکردن بە ماندوێتی. هەندێک نیشانەی دیکەش هەن کە بەهۆی ڤایرۆسەکەەوە دەردەکەون، وەک پژمین و ئاوهاتنە خوارەوە بەلووددا، لە دەستدانی هەستی تامکردن و بۆنکردن، زەحمەتی لە هەناسەداندا، ئازاری ماسوولکە، لەرز و سەرما، هەوکردنی قورگ، سەرئێشە، ئازاری سنگ، سووربوونەوەی چاو، ڕشانەوە، سکچوون. ئەو نیشانانە گشتین، بەڵام هەمووشیان نین. تەنانەت هەندێک کەس دەبنە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا و دەیگوازنەوە بێ ئەوەی نیشانەیان هەبێت. منداڵانیش ئەو جۆرە نیشانانەی گەورەکانیان هەیە، بەڵام بەگشتی لە هۆشخۆچوونی سووکیان توش دەبێت. ڤایرۆسی کۆڕۆنا لە سەرەتادا مەترسی لەسەر هەموو کەسێک دروست دەکرد، بەڵام بە تێپەڕبوونی کات و ئەنجامدانی توێژینەوەی زیاتری پزیشکی دەرکەوت مەترسیەکە لەسەر هەندێک کەس زیاترە، بەتایبەت ئەوانەی نەخۆشی دیاریکراویان هەیە. لەوانە نەخۆشی دڵ، شێرپەنجە، نەخۆشی سیەکان، جۆری یەکەم و دووەمی نەخۆشی شەکرە، قەڵەوی، بەرزی فشاری خوێن، جگەرەکێش، نەخۆشی درێژخایانی گورچیلە، لاوازی بەرگری جەستە، دووگیان، ڕەبۆ، جگەر، خڵەفاوی، داون، ئایدز، جەڵدەی دەماخیش. چیرۆکانی سەرەتای سەرهەڵدان و هاتنی پەتای کۆڕۆنا بۆ هەرێمی کوردستان جیاوازن. ئەو کاتێک کە ڤایرۆسەکە خۆی بە ناوچەکەماندا دەکات، لە پەتای وەرزیدا بووین و ڕەوشەکەش هێندەی تر ئاڵۆز دەبێت. لە سەرەتادا گروپە ترسناکانی توشبوانی کۆڕۆنا ئەوانە بوون کە لە وڵاتانی دەرەوە دەگەڕانەوە. یەکەمین کۆبنەوەمان لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی کرد. باسی ئەومان کرد کە
حەفدە حالەتی مردن هەبوو لە سین 500 قسوور حالەتی توش بووە بوو باسی لەوە دەکرا کە ڤایرۆسێکی نوێیە زنجیرەیەکی نوێی کۆڕۆنایە کە کۆڕۆنا لە 2002 وەکو ناوی کۆڕۆنایە بەڵام کۆڤید نەبوو کۆڤید 19 لۆشیان ناویان لێنا کۆڤید 19 چکە لە 21 دوازدەی 2019 لە ئەوە سەری هەڵدا لە سین کاتێک لە مەیدانی ئاژەڵ فرۆشەکان و قەسابەکانی ئەو جۆرە تەیر و ئاژەڵەکانی لە سین دەفرۆشرا لەو کاتەدا پێویستان بۆ بوو کە جارێ معریفەی ئەو ڤایرۆسە بزانین وەکو هەر نەخۆشیەکی گوازراوە دەبێمە هەوڵ بدەین تیمی سێرڤیلانسە ڕەسەدوبایی دروست بکەین ئەو تیمە بگەڕێن ئەو کاتی گروپی ترسناک نە مەکتەب بوو نە قوتابخانە بوو نە ناو بازار بوو گروپی ترسناک ئەو کەسانە بوون کە لە سین بێنەوە بەخۆی پانێکێک هەبوو لە ناو خەڵک زۆر دەترسیان یعنی ترسیانێکی بوو بەڕاستی ببینم زۆر ترسانێکی زۆر گەورە مەسەلەن دکتۆرەکان هەمویان بە شوەیەکی گشتی دەترسیان یعنی نەزانی کو دێت يعني ما نتزاني دتشكت الفيروس يعني ده مروف صريح به دتشلتك تش تأثير خبرة نبو يعني تو سحكي ما مثلا يا ما جهشت أو حالات ما هبون جهشنا تقريبا 15 حالات ما باشترين عرض ما بلافكر شكي كس نتزاني يعني حتى ركراو سخلميات جهاني أو منظمات ركراوية أمريكي كس نتزاني دتشي بتشل مروف كتسينج مروف كم بيتشت كتلكير الدت وجال براستي طرسك ابو وتشتقدر منزانيك ومعامله قلب كين يعني كوديته شار السري كرن بيغمان تشيروكان زورن وعلوزن بلام بتحديد قد دياري بكين يعني توانين بلين سرتاك زياتر لديمانغا وديمانغي يكي 2020 كاتك داناني جين يعني ئەو ڤایرۆسە هۆڵ جینۆمەکەی واتە بۆ مامادەکەی لە بانکی جیناتە دانرا ئەتر ئێمە بەدەستمان کرد چونکە بەردەست بۆ توێژەران یعنی لەو کاتەیە بەردەست بۆ توێژەران ئێمە دەستمان کرد بە تەحلیلکردن لەو بارەیەوە طبعاً بۆمان دەرکەوت کە نزیکەی لە 96 لە سەدا لە کۆڕنای شەمشانچۆرەوە نزیکە بەڵام ڤایرۆسێکی تەواو جیاوازە وە سروشتیە یعنی تا ئێستاش ئەو دەنگۆیە هەیە کام ڤایرۆسە دروست کرابێ بەڵام لەو کاتەوە ئێمە بڕیە زانیمان کام ڤایرۆسە خودی خۆی خواکردە و خۆکردە سروشتیە ئێمە دەست بەجێ لە ڕێیت فەرمانگەی تەندروستی کەرکووکە و بە فەرمانی تەندروستی وەزارەتی عێراقی هەڵسان تیمە گەڕۆکەکان پێکێنرا لەوەش سەرەتا کە دەستمان پێکرد هۆشداریماندایە خەڵک پۆستاراتمان تەوزێ کردواتە ئەم ڤایرۆسێکی وە ڕووی کردووە لە جیهانە بەڵام خۆشبەختانە هێشتا نەگەشتوتە عێراق ئێمە بۆیە ئەم شتانەتان پێڵێنکەوە وریابن لە شوێنی قەڵەباڵغی باک و تەمیسی لە قوتابخانەکانە دامەزراندنی یەکەمین تاقیگەی دەستنیشانکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان یەکێک بووە لە قورسترین و زەحمەتترین ئاڵنگاریەکان لە بەردەم لایەنە پەیوەندیدارەکاندا بەڵام بیرۆکەکە هەرچۆنێک بێت دەخرێتە بواری جێبەجێکردنەوە و لە سلێمانی هەنگاوی بۆ دەنرێت دویمان کە ڕۆشتم بۆ دەوام مباشەرەکەم دەست بەکار بوونەوە بکەم طبعاً تۆزێک هین بووم یعنی کەمزار کە ڕۆشتم مدیرەکەمان لەوێ نەبوو چاوەڕێمە کرد بێتەوە بەڵام لەبەر تەلەفۆنێکم بۆ هات تەلەفۆنەکە چێ بوو دکتۆر پێشنیار بوو وتی لە کوێی وتم وەڵاوال ناو دائیرەمەوە چاوەڕێی دکتۆر ئارێم بێتەوە بۆی ماشارەکەم وتی وەرە بۆ بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی دکتۆر ئاریش لەوەیە وتم بۆچی کتی مەسەلە کۆڕۆنایە بۆ شێوەیە کە چوومە ئەبێ دکتۆر سەواحم بینی یەکەم جار وتی هەر تقریباً 10 دقەی نەخایەند یعنی کتی چی بکەین من نەمزانی پێشتر چی گوزاراوە لە کوبنەوەکەیە بەڵام دیار بوو قەلەقیەک دوودڵێک بە کوبنەوەکەوە دیار بوو و وەکو شێوەک لە شێوەکان بڕیارێک هێشتا نەدرا بوو ئیترکە ئێمە چوین بە هەمومانەوە ئەو بڕیانەماندا کە ئەو بەشەی کە عیدی ئێمەیە برکرد لە دروستکردنی مختبەر ئێمە وەکو WHO لەگەڵ سەحا لە مانگی دوو دەستمان کرد بە جموژۆڵێک پێشتر ئێمە وەکو WHO شتومەکی فەحسی ڤایرۆسیمان هێنا بوو بۆ مختبەرەکان کە لە عالەمە بڵاو بووەوە سلێمانی ئێمە ئەو کاتە تاقیگەمان نەبوو سامپڵەکەمان هەرد بۆ بەغا یەکەم وەجبە ڕۆژی
28 ناردمان بۆ بەغا 29 نەتیجەکەی دەرچووەوە لە 6 سامپڵ سواری پۆزتیڤ بوو. یەکی ئازار بڵاو کرایەوە کە لە سلێمانی لە کوردستانە یەکەم کێسات ئەو چوارەی سلێمانی بوو. ئەوش دوای بۆمان دەرکەوت مامۆستایەکی ئاینی بوو دەرسی بە خەڵکەوتەوە یعنی ئێواران زۆر اجتماعیش بوو. زۆربەی ئەوانەی کە لەگەڵ دوای ئەوە چەند ڕۆژێک توش بوون ئالودیان لەگەڵ مامۆستایە هەبوو حتا خزم کە سوکاری خۆشی زۆریان توش بوون. بە شێوەیەک لە شێوەکان بە هاوکاریکردن و بە ئاگداری بەڕێزکات تۆرەنس بەدین کە لێپساوی WHO لە سلێمانی و زیاتر چونکە ئەو توان بڵێن تەنسیق یاخود کارڕاییکردنی بۆ ناردنی سامپڵەکان نەکرد بۆ بەخاش. یعنی بە شێوەیەک لە شێوەکان ئێمە هەرچەند ئێمە یەکەم تاقیگە بووین لە هەرێمی کوردستان و عێراقا کە ڤایرۆسەکەمان تەشخیص کرد و دەستنیشان کرد لە ڕۆژی 22 دووە و دەتر لە 1 لە ڕێی کەکتۆ سەباح و دکتۆر هەڤاڵەوە ڕاگەێنرا. لەو کاتەوە ئێمە یەکەم کەس بووین، ینی ئێمە ڕاستە تاقیگەی تر هەبوو لە بەخا، بەڵام تاو کات ئەوان دەستنیشانە نەکرد بوو، ینی تێستیان نەکرد، بەڵام ڤایرۆسەکان دەستگیر نەکرد بوو. بۆی ئێمە توانیمان لە 4 کەسە ڤایرۆسەکە بدۆزینەوە و ئەو دۆزینەوەی ڤایرۆسە جاری دووەمی سێمیشمان بۆ کرد. تەمان 29 مانگ ئێمە کە یەکەم جار دەستنیشانمان کرد دووبارە تێستمان کردەوە بۆی دڵنیابین. یعنی من جگە لەوەش کە ئەو کیتێک کە پێشتر باسی پەڕایمەرەکانم کرد، تەمان هەندێک پەڕایمەرم هێنا بوو لە لیڤەرپۆڵ دووبارە بەوەش تێستمان کردەوە. بە نمونە ئەو مامۆستا ئاینەی کە بەداخەوە یەکەم جار گیانی لەزدا ئێمە 2 جار تێستمان بۆ کرد لە سەرێک. ئەو جیهازی کەوا تۆماری پێ ئەکرا ئەو جیهازە نەبوو لە هیچ شارێکەیە، تەنها لە بەغایە هەبوو لە عێراقە. دواتر تەوزیعکرا چەند جیهازێک کرا بۆ هەرێمی کوردستان و یەکێ لەوانش کەرکووک بوو، بەڵام کەرکووک خۆشبەختانە یەکەم شار بوو لە عێراقە کە پێی گەشت. کۆبوونەوەکە لە 2/2/2020 بوو، یعنی هەر سەر لەبایانی بوو ناودرا بوو غرفەی عملیاتی سلێمانی، یعنی تایبەت بە کۆڕۆنا کە هەموو فەرمانگەکانی تیا بوو و لە ڕێی دکتۆر سەباحەوە سەرپەرشتی ئەکرا. ئەو بەشی کە ئێمە لی بەرپرسیار بووین و پێشنیارمان بۆ کرد تایبەت بوو بە دروستکردنی مختبەر. یعنی ئەتوانم بڵێم تا ئەو کاتە تەوەقوع نەکرا، چاوەڕان نەکرا ئێمە خۆمان بتوانین مختبەرێک لە سلێمانیە دانین. بۆیە ئێمە پێشنیاری ئەومان کرد و هەر پێش ئێمەش ینی دکتۆر پێشنیار باسی کرد بوو کە پێویستە مختبەرێک دامنین و دواتر وەکو سنتەرێکی کۆڕۆنایی تایبەتی دەبێت. دکتۆر سەباح لی پرسیم وتی چی بکەین باشە؟ وتم پێویستە مختبەرێک دابنین یاخۆ سنتەرێک تایبەت بە کۆڕۆنا. وتی اینجا بەم دەمەدەستە، ینی بەو شێوەیە بێ مانگێکی تر نابە کۆڕۆنا ئەگاتە کوردستان، چۆن ئێمە توانین تاویکن؟ کتم ئەوەی کە من معلوماتم هەبێ لە بەش مختبەرەکانی سلێمانی و نەخۆشخانەکان و چەند شوێنێکی دەرەوە شار ئەتوانین چەند جیهازێک کۆکەینەوە مختبەرەکە لێ دروستکەین. وتی بڕۆن ئەوە کاگمازن کە بەڕێبەری تاقیقەکانە ئەو هاوکارتە بێ و لەو ڕۆژەوە یەکسەر دوای ئەوە ئێمە ڕۆشتین بۆ نەخۆشخانەی شەید تاهیر. دروستکردنی تاقیقەکە ینی پرۆسەیەکی 20 ڕۆژی بوو. 20 ڕۆژی لە یەکەمەوە لە ڕۆژی 2 بە دیزاینەکە دەست پێەکە. ئێستا حالیان سەعات 12 تقریبا نیوە. منوە لە کاتی ڕوونکردنم ئەمە ڕوونەکانمە بەداخەوە تەواوی ئەمانە هەموو پۆزەتە بن. 12:30 شەو لە ڕۆژی یعنی بوو بە 13/6/2020 کاتی بڵاوبوونەوەی پەتای کۆڤید-19 کۆڕۆنا ڤایرۆس لە سلێمانی. دوایەوە شڵەژانێک دروست بوو، خەڵک زۆر تووشە بوو، وای لێ هات
سلێمانی لە محافەزەکان بوو کە خەڵکی توش بوو زۆرتیا بوو سامپڵانە بۆ بەغاو هاتەوە پۆزتیڤە دوایی بەڕابەتی بیشتر دوستی سلێمانی تاقیقەیەکی مۆلکولۆر ڤایرۆلۆژی پێڵەن کردەوە ڕاستی ئەویش لە کوردستان یەکەم تاقیقە بوو بۆ فحسی ڤایرۆلۆژی لەسەر چنار کرایەوە زۆر بەسەرکەوتوانە کرایەوە تر فحسەکان لێرە ئەمان کرد و بعضێکمان هەنار بۆ بەغاوەوەی کە تاکید کەینەوە وایە وای لێ هات اعتراف مختبرەکە کرا و مختبرەکە باش بوو هەوڵماندا کیتی تەشخیصکردنی و نەخۆشیێت چکە ئێستا تو جۆرەها ئەنفلۆنزا هەیە کە بیگریت و ئەو ئەنفلۆنز چۆن دەزانی کۆرۆنایە دەبی کیتەکەمانەیە و کیتەمان زۆر بە قورسی بەدەست کرد بەڵام خۆشبەختانە دووەمین کات کیت هاتە عێراق بۆ هەرێمی کوردستان بوو یەک کیت بۆ بەغدا هات کیتی دووەم بۆ هەرێمی کوردستان بوو هەوڵماندا کە ئەو کاتی تەنها 50 نەخۆشی پێ تێست دەکرا دوای ئەوە نەخۆشیەکە استعدادی زۆر باشمان کرد لە پێش عێراق لە پێش وڵاتانی دەوروبەرمان ئەو کات باوەڕ بکە کە ئەو ئیزراتانی لە هەرێمی کوردستان دەست پێکرا هێشتا نە لە خەلیج و نە لە وڵاتانی عەرەبی نەبوو حالەتێک لە مسر پێیا بوو لە بیرتانە حالەتێک لە ئیمارات پێیا بوو هیچ حالەتێکە لە شەرق الأوسط نەبوو بەڵام ئێمە هەموو پلان و خطەماندایە ئەنجومەنی ژیران ئەنجومەنی ژیران لژنەیەکی باڵای لە وەزارەتی پەیوەنددارەکان دانا لژنەی باڵای پێویستە چکە ئەوە ژیانی مرۆڤە پێویستی بە هەموو سێکتەرەکانی دیکە هەیە ئەوەی بۆ ئێمە مفاجئە بوو لە ناکاو بووە لەسەر پرسیارەکەی بەڕێزت دەست بەجێ ئەعلانکردنی هەزاران حالەت بوو لەلایەن ئێرانەوە یعنی ئێران نهات لە 2 حالەت مێ و 3 و 4 و بووە 100 حالەت ئێران لە بینی ڕۆژ و شەوێکدا لە 24 کاتژمێردا ڕایگەیان بە هەزاران حالەت هەیە دەست بەجێ هاوڵاتیان یاریمی کوردستان لە هەموو شارەکانی سلێمانی و دۆک و هەڵەبجە و ئەولێر و قەزان هەمووی خەڵکەکە بوو لە ئێران بوو لۆ عیلات لۆ سەفرا لۆ سیاحات لۆ خیندن لۆ تیجارەت هەر هەمووی بەلێ شاو ڕووی لە دەواازەکانی باشماغ و پەرێوسخان و حاجۆمەران کرد بگەڕێتەوە ناو ئەرێمی کوردستان 4 شەپۆل هەبوو لە عێراقی کۆڤید شەپۆلی یەکەمیان لە 2020 بوو کە ئەبین لە هەفتەیەکە دەوری 1850 کەس توش بوو بەرزترین ڕێژە ئەوە لە هەفتەی 42 ساڵی 2020 2021 دوو شەپۆل هەبوو یەکیان لە هەفتەی سیانزە بوو ئەوکەشیان لە هەفتەی سیویەک بوو شەپۆلەکەی دووەمیان زۆر بۆ جژنی ڕەمەزانەوە بوو خەڵک بابەت نەبوو چەند حکوومەت هاواری کرد کاکە دەرمەچن جژنە ماڵان بەڵام شەپۆلەکە بوو ئەبینن 6421 کەس لە هەفتەیەکە توش بوو کە ڕێژەیەکی زۆر بوو لەگەڵ عێراقشە بەراوردی کەیت لە دهۆک یەکەم حاڵەتی ڤایرۆسەکە لە 18 سی 2020 تۆمار کراوە کە هاوڵاتیەک بوو لە ئەڵمانیا تووشی پەتاکە بوو بە ڤایرۆسەکەەوە گەڕاوەتەوە پارێزگاکە دوای 2 مانگیش بەهۆی ئاهەنگیەکەوە ڤایرۆسەکە لە دهۆک تەشەنەی کرد كان حالة الهجدي سيل الولاط ألمانيا هاد بباريزجاها دهوكي أو چند روز بود باريزجاها دهوكي كو ماشي بيزان السنة بو بشتي كو هندق نشان الدف پیدا بون قصتا نخوشخانه كامكر كو ام بشين ام دست نشان بكن كاف نخوشي هيا يعني كم تيز باش بود باريزجاها دهوكي بسر كفتيانه هاتا كرن و ديار بو كو مشان دست نشان كرنا واروسي هنه اتویا روزی دا بری کو بهتا بلاوی کردن کو شف حالت ما هنارد بو پارێزگاها هەولێرێ دا کو انجامی بدەتە ما روژا دیو دا پشتی کو حالت درکتی پوزیتیف ریوبریا خو پاراستنا کاروبارت خو پاراستا ساختمی پارێزگاها دهو که ما تیمه که گله که باش بیکینا کو ام بشین اوی تیمی دا او کسید کو تکلیا ایکم توجبوی کری ناوا مالاوی دا کود عماره که دا بو تقریبا مبریار دا او عماره او تا خمی بین کرنتینه کردن و ملدورت 500 پشکینا لوری گرتن و کو نمونه دام بزنین که جاله کادی یعنی بو کسی که دهاتی و گوهاستن یا نه خوشحالی بد بیشین کو کسی دی افنا خوشتوان روزان دا کسی دی نهاد بو گرتن کسی دی نگرد بو لی و کو ترسی که پیدا بو کو کم حالت کاشا تعاملت قلبي حالتي كي او بو بشتي كو همي بروتوكول ساخرين جهاني جهش نما امشان سردريكا قالك باش بوشرا سيراي بهتا كرا يكم كيس هات لهجدي سيبو باش ببيرم دي قتل بيرناكم امن بشوب ومن بخوم يعني او مكر استلام ما كرت مشكله لكو نلا شار سري او خلك د ترسيان وك بانيك ان هبو كود هتا في جوهاستن
چکە ئێمە کۆرۆنای عادی دەزانین کو دێتە ڤەگوهاستن یعنی کو لە یەک کەس تۆ یەک کەس دەچ لەو کاتە باسی ئەویان دەکرد بخۆی تشتێکەیە درۆپلت پێ دەڵێن درۆپلت کووە ئەوەندە نزیک نییە یعنی یان مەسەن حتا 1 متر و نیم ئەو کاتە باسی ئەیرۆسەڵیان دەکرد ئەیرۆسەڵ کووە ئەیرۆسەڵ یعنی احتمالە زۆرتر دەچێت درشتر دەچێت و لە هەواش دەمینێ بەس بەخۆی دوجار دیار بوو ئەوە لە هەوا نامینێ کۆرۆنا بەکتریایەکی گەورەیە ئەو کۆڤیدە 1 متر و نیو دەچێت هەر لەو کاتە و کەفتە عەردی یعنی بێجا مەسئلە ئەوە بوو حتا مەزانی ئەو وەخت نەبەس مە نەزانی یعنی حتا WHO CDC کەس ڤەگوهاستن نەزانی هەکو یەکم کەس هاتە دهۆک ئێمە پێش ئەوە خۆمان حاضر دەکرد هیچ نەخۆشخانەمان نەبوو بەداخەوە یعنی ئەvە مشکلێکی مەزنە بڕاستی ئەس بژم سەرانسەری کوردستان من نەخۆشخانێکی نینە بۆ ئێشن ڤەگەر پشتی دو هەیڤال پارێزگاها دهۆکێ ئەم بشین بێژین ئێکەم ڕۆژدا بوو کو بەری هەنگی حالەت هەبوون کەتکەتە یعنی دو حالەت هەبوون سێ حالەت هەبوون بێڕەنگی بەس ئێکەم جار بوو کو تا ڕۆژێکیدا 52 کەس پێک بە تۆش بوون پڕاستی 52 کەس پێک بە تۆش بوون ناوا بێژین ناوا دەواتێکێدا بووە کو شەهرانێک بوو الڤێرێ بوومە پڕاستی ینی شین بێژین کو ئێدی بارێمە بە کۆ تەندروستیا دهۆکی gelek dijwar bû ku em bişên serederît gelan bêkeyim. Taybet jî ew nexweşxaname li wî wextê li parêzgeha dihokê hey destpêka peydabûna vê nexweşê cihêsî we heft nexweşe hebû. ڤایرۆسی کۆرۆنا کاتێک لە چینەوە سەر هەڵدەدات تەندروستی کەرکووک بە دوواداچوون بۆ هەواڵەکان و ئەگەرەکان دەکات بە تایبەتیش کاتێک بە نووسراوێکی ڕسمی لەبارەی ڤایرۆسەکەەوە ئاگادار دەکرێنەوە کە ڤایرۆسەکە دەگاتە پارێزگاکە یەکەم کەس بە پێی خۆی چۆتە نەخۆشخانە و کەرەنتین کراوە. یەکەم حاڵەت ئێمە لە 24 دوای 2020 لە گەڕەکێکی عەرەبنیشینی سەر بە کەرتەکانی ئێمە بوو کەرتی کەرکووکی دوو کابرایەک پۆلیسی فدراڵی بوو ڕۆشت بوو بۆ ئێران خۆی و خێزانەکەی و مناڵێکیان و خوشکێکی خێزانەکەی چ بوون بۆ ئێران بۆ سەفەر لەو سەرۆ هاتوو بوونەوە دوایەوە 2 ڕۆژ کابرای پۆلیسی فیدراڵی هیچ کێشەیەکی نەبوو تەنها تۆزێک گیان ئێشەیان هەبوو عارەقیانەکە خۆی و خێزانی هەڵسابوو ڕۆشتمە بۆ خەسخانەی کەرکووکی گشتی لەویانە پرسیاریان کردبوو بەشی فریاکەوتن لە کوێتیویان بۆ یەکێ لەو پرزگانە توی وڵای ئێمە شتێوامان هەیە ئەوانش تازە بوو ڤایرۆسەکە نەزانی چییە لە جاتی پێشوازی لێ بکرێ تۆزێت تێکچ بوون شپرزە بوون ڕاستەوە خۆ پەیوەندی بە ئێمەوە کرا بەشی گواستنەوەکان نەخۆشی گواستنەوەکان هەیە لە فەرمانگەکەیە فەرمانگەی تەندروستی هەمووی هاتە سەرخەت و ئێمە دەستخۆشیەکی تەواومان لەو کابرایە کرد کە پۆلیسە و خۆی خێزانەکەی بەپی خۆی هاتووە ئیتر دەستمان کرد بە ئیجراعات ماڵەکەیمان تاقیم کرد لەگەڵ بەرگری شارستانیدا. هەڵەبجە 118 کیلۆمەتر سنووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە و ڤایرۆسەکەش زۆر بە خێرایی لە وڵاتەدا بڵاو بووە ئەوەش شڵەژانێکی زۆرتر و گەورەتری لەو پارێزگای هەرێمی کوردستاندا دروست کرد. سەرتا تاوان لەمانی سێ بەدواوە کە یەکەم حاڵت لەمانی سی 2020 دەرکەوت لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەویش ئەوە بوو لەبەرەوەی خەڵک هۆشیاریکی وای نەبوو کە جەمڕێنمایەکان جێبەجێ بکە ئەگینا ئەتوانم بڵێم هەڵەبجە دوایمین پارێزگا بوو کە تووشی ئەو حاڵەتە بوو بەڵام لەبەرەوەی هاونیشتمانیان هاتو چۆیان هەبوو کاریان هەبوو سەردانیان هەبوو تێکەڵیان هەبوو دوجار هەر توش بوون یەکەم حاڵەت ئێمە کەرەنتینەی تایبەتمانە کرد ئەو نەخۆشانە یاخود ئەو کەسانەی کە لە گەشتە هاتنەوە کەرەنتینە ئەکران لەبەرەوەی هاسوین بە درێژایی 118 کیلۆمەتر لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە ئێمە هاسنوورین کە ئەمە وایە کرد لە هەندێک شوێنی بتێونەتێ قاچاق هەیە یاخود هاتن هەیە ترسی ئەوەمانە بوو. ئاڵنگاریەکانی بەردەم پاراستنی ئاسایش کۆنتڕۆڵکردنی ئەو شڵەژانی لە سەرەتای هاتنی ڤایرۆسەکەەوە تووشی هەموو کەس بوو ڕەنگە ئاسان نەبوو بێت. ئێمە سنوورێکی بەرفراوانمان هەیە بە ئێرانەوە و ئەو پەتایە گەیشتە بە زووتری کات گەیشتە ئێران و زەرزانێکی گەورەی لێکەوتەوە و دیار بوو کە خەڵکێک وردە لە ئێرانیش ئەگەڕایەوە ئەوەی کە لیژنەکە بڕیاریە کە ئەم کەسانە بێ شوێنە دابینکەین و کەرنتین بکرێن و بەڵام خاڵ یەکەمەوە بوو کە نابێ خەڵک لەسەر جا دەبێ ئەمە هەمووی لە ماڵەوە کەرنتینە بکرێن بۆیە
دەست بەجێ من بڕیارم ما هەر لە بازار بووم لەگەڵ ئەو دوو بەڕێزە لەگەڵ کاگاوات و بەڕێوەبەری گشتی تەندروستی حملەیەکمان کرد بە بڵنگۆ داوامان لە خەڵک کرد بچنەوە ماڵەکانی خۆیان مەترسیی گەورە هەیە بە ئەم نەخۆشیە هاتووە بڵاو نەبێتەوە. مرۆڤایەتی زیندانی کرا. ئەمە دەستەواژەیەکی پڕمانای ئەو ساتانەیە کە بەهۆی شەپۆلی ڤایرۆسی کۆرۆناوە هەموو مرۆڤایەتی کەرەنتین کراو خزێنرانە ماڵەوە. دەچینەوە بۆ ئەو ڕۆژانەی چۆن بەهۆی ترسی ڤایرۆسەکەەوە ڕێوشوێنەکان لە ناوچە جیاوازەکاندا گیرانە بەر و کێشەی گەورەژ نەبوونی چارەسەر و بژێوی هاوڵاتیان بوو. کۆرۆنا بخۆ ئەم چێن وەسفکەین وەکو زیندانێکی بۆ هەمی مرۆڤایەتیە، یعنی مێژوویە دو ڕەنگە هیچ زیندانەکە وەسە مازن و هەمی مرۆڤاتی بخۆی گرتە بیتن هیچ حاڵەتێکی وەسە ڕێنادایە گشتی. دوو چ پێ نەبێتن هەم بۆ ماوەکو ئیدارە بجە چل حکومەتە هەرێمە کوردستانە چجی پارێزگاهە دهوکی نەخاسمەی و بۆ خەلکێژی و بۆ جیهانی هەمیجی تشتێکی نوێ بوو کۆرۆنا، یعنی سەرەدەری کردن گەل کۆرۆنایە تشتێکی زەحمەت بوو. داوای لە هەوڵاتیانی بەڕێزەکەی لە ماڵەکانی خۆتان بێنە دەرەوە پابەندی ڕێنماییەکان بکایە. برارماننا دەڕۆژ خەڵک کەرەنتینە بکرێن. ئەتر ئەمە پێویستی بە هێز بوو، پێویستی بە ئیجراعات بوو لەبەرەوەی بەشێکی ئەو خۆپاراستن و بەشێکی ئەو ئەرکەوەکو ئەمنی سەحەیە با بڵێن وەکو ئاسایشی تەندروستی یا تەندروستی ئاسایش ئەوە ئەرکی ئەمە بوو. بۆی هاوکار و پشتیوانی لایەنە پەیوەندیدارەکان بین ئەوە بوو پۆلیسی شاتە ناوە بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی و دەستگا ئەمنیەکانی تریش بە هاوکاری هەموو لایەک لیژنەکە بڕیاری یایتر مەفرە زەماندانا لە کۆڵانەکان و لەسەر شەقامە گشتیەکان بۆ ڕێگریکردن لە خەڵکو و لە هەمان کات لیژنەکە پارێزگاری سلێمانی چەند شوێنێکی دیاری کردبووە ئەو خەڵکانی کە لە ئێران ئەگەڕانەوە کەرەنتیناکران بۆ ماوەی 14 ڕۆژ. ئێمە ناچار بوون بۆ پاراستنی سەر و ماڵ و ژیانی هاوڵاتیان تونترین ئیجراعات بکەین، یعنی تەنانەت زۆر جار شوێنێک ئەکرایەوە بە پەلە ئەچوین دامانە خست بۆ ئەوی کەمترین تێکەڵی بە بەڵێ بێگومان هاونیشتمانیان لە سەرەتایە نیگەران بوون، بەڵام دوایی کە حاڵەتەکان دەرکەوت و خەڵکی تووشی نەخۆشی بوو تێگەیشتن ئەتوانم بڵێم سنووری پارێزگای هەڵەبجە بە دەستخۆشیەوە من لە کاتی خۆشیە دوای تاوابوونی ئەو پەتایە کە بە شێوەیەکی لە سەرەتایە زۆر دەستخۆشیم کرد لە خەڵکی هەڵەبجە لەبەرەوەی زۆر هاوکارمان بوون لە زۆر ڕوەوە بۆ تیمەکانی تەندروستی هەم بۆ تیمەکانی ئاسایش و پۆلیس کە هاوکار بوون لەگەڵ بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکان. بەڵێ دواتر کە هۆشیاری بڵاو کرایەوە خەڵک تێگەیشت لە ینی خراپی پەتاکە زۆر هاوکارمان بوون. ناتانم بڵێم زیان، دەتانم بڵێم سوود و دواخستن با تعبیرەکەی جەنابەت بگەڕم وەگەر بە ئەمانەتەوە ئەوە بگەینی هاوڵاتیان. کلمەی زیان ناخۆشە، زیانی گەورە بەڕاستی لە دەستدانی ئەو خۆشەویستانە بوو بەداخەوە، لە دەستدانی هاوڵاتیان بوو، لە دەستدانی ناوکەرتی تەندروستی لە هەموو جۆرەکان لە چین توێشکانی کۆمەلگە بەداخەوە مردن هەبوو، پەککەوتن هەبووە، نەخۆشە بوو. بەڵام بۆکو سیستەمی تەندروستی باس بکەی ئێمەی دواخست لە چاکردنی سیستەمی تەندروستی، بەڵام ئێستا مستەمڕین ئیشی باش کراوە، بەڵام ڕەنگە کۆرۆنا نەبووە زۆر خێراتر بە وەختەی کەمتر. ئێمەی مەشغوڵ کرد 2 ساڵ قرس بوو، ئاسان نەبوو بەڕێز دەزانی، یعنی ئێمە لە کاتێکدا خەریک کۆرۆنا بی کەسێکی جەڵتە لی دەدا دەبێت و جەڵتەیە شەبەکە و باڵۆن و عەمەلیاتی دڵ ڕانەوەست، یەکێکە حادسەی دەکرێت، یەکێکە سەرەتان لە مێشتی، یەکێکە تەماشای سوورەتە گەورەکە بکە، سەحە زۆر گەورەیە، سەحە ناکرێتەوە هەموو خەسخانەی قپاتێکی خەریکی کۆرۆنابی. بۆیە سیستەمی تەندروستی ئێمە چاکسازی و ڕیفۆرمکردنەکەی کە بەرنامەی کاری کابینین ئێمە دوای خست، ئەوە یەکەم. دوو سوودی زۆر بوو، باسی سوودەکانیش بکەین. سوودی زۆر بوو، جارێ لە هەموو دنیا بەبیری دنیای هێناوە، دنیای پزیشکی گەیشت بۆ ڕادەیەک لەو چەند ناڵێم چەند سەدا بەڵ چەند دیکەیت بە ئینگلیز پێدەن لەو چەند دە ساڵانەی ئەخیری، ئەو چەند دە ساڵانەی ئەخیری بین و معرفەتی وا دروست بوو لە جیهانی پزیشکیدا، لە هەموو جیهان طب پزیشکی تەندروستی تەنها عملیاتە تەواڕیە دەرمانە جیهازە نەخێر، تەندروستی گشتیە، تەندروستی خۆپارێزیە، تەندروستی سەرەتاییە. کۆرۆنا لە پاڵ زیانە تەندروستیەکانی لێدانێکی بەهێزیش بوو لە ئابووری جیهان،
بە شێوەیەک قەیرانی نوێی دروست کرد و کێشە و گرفتە ئابوووریەکانی قوڵتر کردەوە. زیانەکانی کۆرۆنا بە ژێری وڵاتان و کەرتە ئابوووریەکان جیاواز بوو. کەرتی وزە و گەشت و گوزار بەرگریان بەرامبەر کاریگەریە نەرێنیەکانی کۆڤید-19 لاواز بوو. هەرزوو ڕوبەڕووی زیانی گەورە بوونەوە بە شێوەیەک ئەو وڵات و کۆمپانیا و دامەزراوانەی پشتیان بەو دوو کەرتە بەستە بوو یان ئابوووریەکان داڕما یان نزیک بووەوە لە داڕوخان. تورکیای ئەندامی G20 بەهۆی کاریگەری کۆرۆناوە لە 100% دراوەکەی بەهای لە دەستدا. یەدەگی بانکی ئەو وڵاتەش نزیک بووە لە هێڵی سوور. ئەمە تەنها تورکیا نەبوو، پەڵکو تەواوی ئەو دراوانەی لە جیهاندا بەکاردێن بەهاکانیان دابەزی. ئەمەش هۆکار بوو بۆ زیادبوونی دوو گرفتی گەورە کە تا ئێستا بەردەوامن و بە لێکەوتی کاریگەریەکانی کۆرۆنا دادەنرێن. ئەوانیش بەرزبوونەوەی نرخی کاڵاو شمەک و خزمەت گوزاریەکانە کە پێی دەوترێت هەڵاوسان. ئەوی دیکەش زیادبوونی ڕێژەی هەژاریە. کێشە هەرە سەرەکی هەروەکی مامۆژە پێکیری مانازڵی دەچەوە سەرەدەریە دیێتێن چکو یەکێ چارەسەری نەبوو چ چارەسەریە مەساخیت کۆرۆنای هێشتا دیار نەبوو. یعنی دا و دەرمانێت و پێدوی هێشتا دیار نەبوو کە چنە حتا حکومت بوو دابم کرد. دوو جۆرە تەحەدادی ئاژیکی بێژن ئاستان گۆدی پشتی ئەم گەشتینە قۆناغێت قەداوە هەنوچوونێ ژیانە هاوڵاتیان بوو. یعنی بۆ مە ژیانە هاوڵاتیان گەلێکە گەرنگ بوو چکە ئەو بەربەستێت کە هاتینە چێکردن بۆ ڕیپڕبوون و پاراستنە ساخلامی هاوڵاتیان gelek xelkê gelek hawlatiya kar û pîşeya xwe ji dest da yani me em neçar bûn qedexa nûçûnê ragihîn mabeyna bajar û bajarka dîsa da nav bajara da evê qedexa nûçûnê girift bû hawlatiya bûne egerê wê çendê barê wanê aborî kartêkirina nerênî ser bît ev bû me geleka nexweş bû. ڤایرۆسی کۆرۆنا لە هەر وڵاتێکدا بە چڕی بڵاو بوو بێتەوە زیانی زۆری لە هەموو کەرتەکانی ژیان داوە. خوێندنیش بە هەموو قۆناغەکانیەوە زیانی زۆری بەرکەوت. بەڵام دانانی سیستمی ئۆنلاین و ئەلکترۆنی بوونە شوێنگرەوەی ئامادەبوون لە هۆڵی خوێندن و پرۆسەکەی تا ڕادەیەک لە فەوتاندن ڕزگار کرد. پێش ڕوودانی بڵاوبوونەوەی کۆرۆنا ئێمە لە لندن لە ئەجوکیشن وەرد فۆرەمدا دیدارێکی باڵێن نێودوڵەتی بەشدار بووین. ئەوە باش بوو بۆ ئێمە کە هاتینەوە ئەم پەتایە بڵاوبووە پەیوەندیمان لەگەڵ ئەوان بەس چی بکەین چی نەکەین لەگەڵ زۆریان پەیوەندیمان کرد کە ئەتوانی چۆن ڕوبەڕووی ئەم پەتایە ببینەوە. بۆ زۆر بەی ئەوانش کە نزیکی زیاتر لە 90 وەزیری خوێندنی باڵا و تەربیە لەو کۆنفرانسەدا و دیدارە ئامادەبوون. هێشتا بۆ بەشی زۆری ئەوانش ڕوبەڕووبوونەوەکە و دروستکردنی معالەجات کارێکی ئاسان نەبوو. ئێمە بۆ توانە مرۆی و خۆماڵێکە هەمان بوو بڕیارێکی گرنگماندا بە هەموو ئیرادەی سەرۆکی زانکۆکان و ئەندامانی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵەوە بڕیارماندا هەرچی بووە هەرچیمان کردووە نابێ بیڵین خوێندنی ئەمساڵ فوتێت. کۆمونیکیشنمان هەبوو خاصن لەگەڵ ئیتالیا ئیشمانێک زۆر هاریکاریمان کردن ئیتالیا هات لە ئەو پرۆتۆکۆڵمان دانا و ئەو زۆر فایدەمان کرد و وەک تقریبەن ئیمە سمپۆزیەم و ئەوانە ئۆنلاین لەگەڵ ئیتالیامانە کرد لەگەڵ سەن ڕەفایل ئەو نەخۆشخانە لە میلان و لە ئازادی لەوانە زۆر فایدەمان کرد زۆر کەیسیان هەبوو ڕاستی ئەوانە زۆر کەیسیان هەبوو یەک لەوانە بوون ئەوە بلۆمان بوو یعنی دڵنیا بووینەوە ئەوە خەتەر نییە یعنی و دوجار لە پێش 5-6 مانگ یعنی دەتانی بڵین لە 2020 مانگی 7 زۆر بوون لە دهۆک زیاد بوون 7-8 دوجار زانیمە ڤیرۆسەکە گووە بەس وەیڤ هاتن نازان ببیرتە وەیڤ هاتن هەندێک زۆر خەتەر بوون هەندێک خەتەر نەبوون مەسەلەن ئەوەمان هەبوو بێتامان هەبوو وەنیە ئەو باسە دلتا دەکەن باس ئۆمیکرۆن دەکەن یعنی دەتانبین و پشتی 6 مانگ خبرە لەومان بوو زانیمان ئەو ڤیرۆسە چۆن نینە. هاتین هەچی ئەو توانایی کە لەناو وەزارەتی خوێندنی باڵا هەبوو هەچی ئەو ئینفراستراکچەرانی کە لەناو وەزارەتی خوێندنی باڵا هەبوو لە هەموو زانکۆکان هەبوو خستمانە خزمەتی ڕوبەڕووبوونەوە و دۆزینەوەی چارەسەری گونجاو بۆ ئەوەی ڕێگر بینەوەی کە پەتاکە بە شێوەیەک بڵاو بێتەوە کە زەرێکی استراتیژی قورس و گران لە ئایندە و ئاکامی خوێندن لە وڵاتی ئێمەدا بدە. بۆ ئەوە لە زانکۆکانمان ئەو زانکۆیانێک کە ئیمکانەتیان هەبوو تاقیگەمان دروست کرد هەندێکیان VTMیان دروست کرد سیستەمی GISمان دروست کرد
بۆ ئەوی بزانین خۆشەکە لەکوێ بە تەرکیب بە مرۆکەزی بڵاو بۆتەوە لەکوێ کەمترە لەکوێ پێویستی بە چ جۆرە عیلاجەکە لەکوێ پێویستی بەشتیترە تیمی مۆبایلمان دروستکردن خوێندکاران و مامۆستایانی کۆلێژە پزیشکەکانمان هێڵی گەرمی 122مان دروست کرد کە خوێندکارانی 56 بە سوپاسی زۆرەوە هاوکارمان من بۆ ئەوەی لەسەر هێڵ بوون بە بەردەوامی و بەشێک بن لە معالەجات و چارەسەری بەپەلە بۆ ئەو خێزان و ماڵ و کەسایەتی و کەسانی کەش تووشی ئەم نەخۆشییا بن ئەم کارانەمان بە شێوەی دەستە جەمعی لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان کردووە توێژینەوەی باش کراوە لەم مەجالە توێژینەوەکان چەندشیان نێودوڵەتی چەندشیانە ناوە خۆبن و بە چاوەڕوونی باشیاندا هەم بە ئێمە بە حکوومەتی هەرێمی کوردستان لە بتوانم بە ئەتمئینانی تەواو بڵێ نەزانەکانی کوردستان پڕ لە تاقە و پۆتانسیۆڵە توێژەری یەکجار باش توێژەری زۆر باش و ناسا لە ئاستی نێودوڵەتی و هەرێمیش چ جای ئەو لەسەر ئاستی ناوەخۆی خۆمان دڵخۆشم بۆ توانایە ئێمە ئەم دەمێ ئەوش بە ڕای گشتی وڵاتی خۆمان بڵێ ئێمە بەتوانە و ئیمکانەتی خۆماڵی ڕوبەڕووی کۆرۆنا بووینەوە ئەوەش جێگەی دڵخۆشی شانازیە بۆ مامۆستایان بۆ توێژەران بۆ پزیشکە بەڕێزەکان بۆ کارمەندانی تەندروستی وڵاتی خۆمانە کە متەوەقع نەبوو ئێمە بە بتوانە و ئیمکانەتی لەبەر دەستمان بۆ بتوانین سەرکەوین لەناو بارودۆخێکا کە کۆرۆنا هات ئەگەر زەرەری دابێت لە هەندێک قیم و مەراسیم و مناسکی دینی و ئاینی ئەگەر زەرەری دابێت لە مەناسک و نۆرمی کۆمەڵایەتی و بەهای کۆمەڵایەتی خەڵ حەفلەی زەواجی ناکرد سەر قەبرانی ناکرد پرسەی ناکرد ئەگەر زەرەری لەماندا بیان کەمێک ئەمانە هەیە نابێتە خوارەوە لە مەجاڵی تەندروستی خۆتان بیدان ئەگەر زەرەری دابێت لە ژیان بە شێوەیەکی گشتی لە کەرتەکانی تەندروستی و لە کەرتەکانی بزنس و بازرگانی و ئابووری یەکمان زەرەرش لە خوێندنی باڵادا یان ئەگەری دیعا بکەین بڵێن زەرەرمان بەرنەکەوتەوە دیعایەکی باشتر لە بەڕاستی بەڵام ئێمە لە بەرامبەر جواببانەوەی پرسیارێکا بووین یان لەبینی دوو ئۆپشن نابووین یان دەبێت خوێندن بفەوتێ و ساڵێک تابچێ یان دەبێت بە ئیرادەی خۆمان بە عەزم و جەزمەوە ڕوبەڕوو بین و نێڵین خوێندن بفەوتێ من سوپاسی یەک بەیەکی خوێندکارانی کوردستان سوپاسی یەک بەیەکی کەسوکاری خوێندکاران و قوتابیانی کوردستان سوپاسی یەک بەیەکی فەرمانبەر بەڕێزەکانی زانکۆکانەکەم و مؤسساتی شێوەی گشتی تعلیمی عالیەکەم و هەموو مامۆستایانی کوردستان کە زۆر هاوکارمان من بە ئیرادێکی بەرزەوە نەمانهێشت و تەسلیمی ئەو بارودۆخە نەبین کە خوێندن تابچێ دەتوانم دڵخۆشم نەک بە ئەترافی خۆمان بە ئەترافی دەروجیران بە ئەترافی یۆنسکۆ خوێندن لە وڵاتی ئێمە بە شێوەیەکی پەرفێکت بە شێوەیەکی سەرکەوتوو باش چۆتە ئەندازێکی باش سەرکەوتوو بوو بەڵام تاکی دەکەمەوە ئەو خەریجانەی لەو ساڵانە ناتوانین مقارنە بکەین بە خەریجی ئەو ساڵانەی کە کۆڕۆنایەتیانە بووە ئەمە دەبێت بە ئینسافەوە تەقیم بکەین بەڵام وەکوتم ئینقاز ما يمكن ئینقازه ئەوەی کە پێمان کرا ئینقازی بکەین ئینقازمان کرد دەگەڕێنەوە بۆ هەولێر لە یەکێک لە گۆڕستانەکانی ئەو شارە دێرینە چیرۆکێکی زۆر غەمناکی بنەماڵەیەک هەیە کە بەهۆی کۆرۆناوە 21 کەسیان گیانیان لەدەستداوە لە بەردەم تیشکی خۆر و گەرمای کۆتایەکانی بەهاری 2022دا سەرباز محەممەد چاو بە فرمێسک لەسەر گۆڕی باوکو براکەی بە دڵێکی پڕ حەسرەتەوە بۆمان دەگەڕێتەوە کە چۆن پەتای کۆرۆنا ئازیزەکانی بۆ هەتا لێ دوورخستۆتەوە بەڕاستی من بە دوای دانەچووم هەتا ئێستا بزانم سەبەب بکەیت چییە و لە پێناو چی بووە حەسەب کۆمەڵە قسەی دکتۆرەکان باز دەکەن دەڵێن نسبەی خوێنتان خراپە لە بنەماڵەکە هەمومان ینی ئەو خزمانەی مردینە هەمووی بنعام و ئامۆزا کوڕەخار و کوڕە پولچیەشین ینی گریمان باب موداکم ئامۆزایەکن هیچمان بێگانە نینە لەگەڵێک ئەوانی هەموو مردین هەموو یەک عشیرەتین بەڵام وەکو خۆم قەنەعەتم بەوە نییە کەس لە کەس بگرێتەوە چونکە من بەخۆمەوە هەموم کرد و تەسەوڕ ناکەم کۆڕۆنەم گرتی بەڕاستە خوێنم مەیی بوو بەڵام ئەگەرەوە باوەڕ لە ناو 20 کەسی دەبای ئەمنیش بگرم و ئێستا نەمابم لە ژیان لەو قەنەعەتەی نیمە کۆڕۆنە کەس لە کەس بگرێتەوە بەڵام تەندروستیش ئاگاداری خۆت بپارێزی زۆر باشترە بەڕێی من لە عێراق بە گوێرەی داتاکانی وەزارەتی پلاندانان ڕێژەی هەژاری لە 2.5 زیادی کردووە و گەیشتۆتە لە 125 واتە 10 ملیۆن عێراقی هەژارن کە 1 ملیۆنیان بەهۆی کاریگەریەکانی کۆرۆناوەیە پەتای کۆرۆنا زیانی گەورەی بە عێراق گەیاند و بەهۆی داوەزینی نرخی نەوت کە سەرچاوی سەرەکی داهاتی ئەو وڵاتەیە پەنابرایە بەر بەکارهێنانی یەدەکی بانکی ناوەندی و لە 130 بەکارهێنرا کارەکە بەوەوە نەوەستا و وەزارەتی دارایی لە پرۆژە یاسای 2021دا بڕیاری دابەزینی بەهای دیناری عێراقیدا بە ڕێژەی لە 123 ئەوەش بەهۆی کاریگەری کۆرۆنا لەسەر کەمبوونەوەی داهاتەوە بوو ئەو گۆڕانکاریە لە بەهای دینار کاریگەری لەسەر گیرفانی موچەخۆر و عێراقیەکان هەیە و بە زمانێکی سادە کەمکردنەوەی توانای کڕینی عێراقیەکانە
بە هەمان ڕێژە. خاڵا دیتر یا گرنگ ڕاستی نەبوونا ستافێکی بووە چونکە پەیدابوونا نەخۆشیە ڕەنگە ئاستێکی مەترسیداردا بوو کە سەر ئاسی جیهانێ خەلکێکی هەمی گەلێک ji ترسیا خەلکێکی نەڤیا سەرەدەریya ڕەفتارێ گەلڤی ڤایرۆسی بکەن چونکە شێوازێ ی بەڵاوبووناوی gelek bêjin dîf raportê cihanî plez bû û xelkê gelekê tirsiyab taybet em şîn bêjin ku stafê tendurustî ji nojdara ji kamelê tendurustî ji taqîgehê yanî tirsek li def hebe û demê ku serederî di gelvî haletê hate kirin. کێشەکە ئەوە بوو خەڵک بابەت ناو بە ڕێنمایەکانەوە کەرەنتینە هەبوو بەڵام کەرەنتینەکانمان خەڵ پێ پاپەت نابوو ناچار بوون ئوتێلیان گرشتیان دایرە سەحای سلێمانی نەخۆشەکە زۆر بڵاو بوو خەڵ پابەندی ڕێنمایەکان نابووە ماسکی بەکار نایهێنا. هەرێمی کوردستان وەک بەشێک لە عێراق بێبەش نەبووە لەو کاریگەریانە و بگرە زیاتریش کارتێکراو بووە بەهۆی داوەزینی بەهاینەوت و لە دەستدانی لە سەدا 23 بەهای دراو. تا ئێستاش سستی بازاری خانوبەرە و کەمبوونەوەی خواز لەسەر کڕینی کاڵاو شمەک بە پێچەوانەی ناوڕاست و باشووری عێراق دەرخەری ئەو ڕاستیەن. کۆرۆنا لەسەر ئابووری وڵاتانی جیهان هێندە کاریگەر بوو بۆ هۆی گۆڕانکاری گەورەی ئابووری و سیاسی. لوبنان دەکرێت تازەترین نمونێ ئەو گۆڕانکاریانە بێت کە دوای 2 ساڵ لە بڵاوبوونەوەی کۆرۆنا ئابووری ئەو وڵاتە داڕما و حکوومەت بە فەرمی ئیفلاسبوونی خۆی ڕاگەیاند کە جگە لە ناکۆکی سیاسی و گەندەڵی ململانی ئیقلیمیش کۆرۆنا هۆکاری سەرەکیش پرزەکردن و داڕمانی ئابووری ئەو وڵاتەیە. لەسەر ئاستی جیهان کاریگەریەکانی کۆرۆنا بەردەوامن. وڵاتانی پێشکەوتوو زیاتر لە 5 تریلیۆن دۆلاریان بۆ ڕوبەڕووبوونەوەی کاریگەریەکانی کۆرۆنا خەرج کرد. هەندێک لە دەوڵەمەند و بزنسمانەکانی هەرێمی کوردستان هەرزوو لەسەر داوای حکوومەتی هەرێم و ئیداری پارێزگاکان بەدەنگ بانگەوازی دروستکردنی نەخۆشخانەی تایبەتەوە چوون. لە دهۆک سەرمایەدارێک لە ساتی بەسەربردنی 14 ڕۆژی کەرەنتیندا بڕیار دەدات نەخۆشخانەیەکی تایبەت بۆ توشبوانی پەتاکە دروست بکات. سەرمایەدار بوو بۆ وڵاتی زۆر گرنگە بوچی دا بشێن سبایی وەکوت بێژن زۆرۆفێکی قایرەدا کە حکوومەت ئەوان خەڵک پێدوی بۆیە هاریکاریە خەڵکی بکەن. معنی سەرمایەدار نە وەکو بەس کار کرد بۆ مەسلحەتت خۆی شەخسی دەوێت هاریکار بیت هەمی کاردانادا. مەژی وەک کۆمپانیا خۆ دیت ئەم کارێ خێرخوازی بکەین و خزمەتە خەڵکی خۆ بکەین. مەوە کۆمپانیا لە لاف گروپ ئەم ڕابووین بە بیرۆکەیەکێ و بشین هاریکاریە خزمەتە خەڵکی خۆ بکەین. ئەم ڕابووین کوچێکردنا مستەشفەکێ بۆ نەخۆشین کۆرۆنای چونکی زۆر کەس پێدوی بوونە نەخۆشخانێ و نەخۆشخانەتمە پڕ بوون. مەوە کۆمپانیا لە لاف گروپ ئەم ڕابووین بە دروستکردنا پلانێکێ کو نەخۆشخانێکی چێکین بزیترین دەم و ئەممە پلانە خوددانا مە ماوەیە 28 ڕۆژاندا نەخۆشخانە خۆ چێ کرد. نەخۆشخانەمە پێک دەهات ژە 100 تەختان و کو 36 ژوورشوانە ئێک نەفەری بوو بەس هەمشیان ماستەرژی لێ بکەین ینی کو بکەینە دو نەفەرژی خۆ دێنەگەت حالەتێکی تانگاویتر لێ هاتڵانی پتر پێدوی بنێ و مە نەخۆشخانە وەسا چێ کرد کو ئەم بشین سبایی بکەینە 2 قات و 3 قات و ینی مە ئاساسێکی وەسا بۆ دانا بنیاتێکی وەسا کو بشین تێبخەبتین نەخۆشخانێدا. مە 36 ژوور چێکردن بۆ یەک تەختی کو سوید بوون هەمی جوور زایدەن مە 16 غرفەژی چێکردن کو 4 کەس تێبە بشن بنفن عنی جهوی فرح بیتن مرتاحی. نخوشخانه ما استاندارده که جهانی شکر همی بکوالتیه که زوره باش رسپشنه دیشکه جه فحصا جه همی تشتی پارکه که مازن بو نخوشان که بنا فرح بیتن ما نخوشخانه واسه شکر که صباحی نخوشا کرونا خلاص ببیجی ایشالا بشیم کار بینم بو گلک ایشندی دوای ئەوەی کە نەخۆشخانەی وەفا دروست کرا کرێرەشەوە دەستخۆشیم هەیە بۆ هەرێک لە بەڕێز حاجی عابید و کاک ئاسو حاجی بامۆکی و کاک شێعەلی شێعەزەدین کە نەخۆشخانەیەکیان دروست کرد بۆ سنووری پارێزگای هەڵەبجە کە لە ئازال ئێستا هەر نەخۆشخانەی وەفا هەر بۆ ئەو بابەتەیە خۆشبەختانە کە ئێستا نیمانە بەڵام دەستخۆشیمان هەیە کە هەمیشە دەستیان هەیە بە پارێزگای هەڵەبجە و لەو کاتەشا زۆر بەخۆبەخشانە ئەو کارەیان کرد و جێبەجێ بوو زۆر سوودمان لێبینی بەڵام من ڕۆژێکیان ڕۆشتم بۆ نەخۆشخانەی وەفا ئەو جلو بەرگەم لەبەر کرد باوەڕەکان وابزانم 5 دقە 10 دقە لەبەرما بوو خەریب و پخیم کەم
جاوەرە تۆ کارمەندێک پزیشکێک بە چەندین کاتژمێر ئەو کاری کردووە بۆیە چی بکرێ بۆ کەرتی تەندروستی بۆ تیمەکانی تەندروستی هەر لە کارمەندێکی ئاساییانەوە هەتاوەکو پەرستارێک هەتاوەکو یاریدەرێکی پزیشک تا بەڕێوەبەر هیچ تاکەمە زۆر لایەن ئەم لایەنە حکومیە خێرخوازیە لایەنی تاکەکەسیە دەوریان هەبوو بەڵام بە شێوەیەکی گشتی یاین زۆرترینی ڕێژەی بودجەی دابینکردنی پێداویستەکانی ئێمە تەنانەت چەند جارێک هاندانی پزیشکان و کارمەندانیش کراوە و هاندان جگە لە مەعاشەکەی خۆی و ئەو پێداویستە زۆرانە لە دابینکردنی معاملەکانی ئۆکسجین بودجەی تایبەت لە دابینکردنی هەندێک لە نەخۆشخانە و کڕینی پێداویستی پزیشکی ئەوانە بەڕاستی حکوومەت یاریمی کوردستان لایەنە ڕئیسیەکە بوو اینجا پێ بڵێم 1970 لەو ڕێژە زۆرەکەی بوو بەڵام ئەوی تریش بەڕاستی جۆرەها بوو UN ڕێکخراوی دۆنسی زیانی لە ناو UN لە هەمویان زیاتر بوو لایەنی NGOی نێودەوڵەتی بووە هەندێک لە قونسڵگەریەکان بووە لە ڕێگەی وڵاتانی خێرخواز هەندێک تاکە کەسە بوو خەڵکە بووە هیچ نەمنەظەمەی هێنە ناوی بەس کابرایەکی خوا پێداوە باوەڕ بکە خەڵکە بۆ هاوکاری دام دەستگاکانی تەندروستی کردیان ئەسڵەن نەیهێشتێ ناوی بێت ناو بەڵام ئەوەش لەبیر نەکەین هەندێک دامی مهمیشە بوو کە لایەنی مادی نەبوو بەڵام دامەکی گەورە بوو وەزارەتە پەیوەنددارەکان وەزارەتی ناوخۆ دەورەی گەورەی دیت وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا بەڕاستی وەزارەتی ئەوقاف ئەوانە وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەو وەزارەتانەش دەوریان دیت منظماتی جەمعی یان مجتەمەعی مەدەنی NGOەکان سندیکا و کۆمەڵەکان مامۆستایانی ئاینی سوپاسیان دەکەین و هاوڵاتی بەخۆشی سەردەمی کۆرۆنا سەردەمی بیرکردنەوەی زیاتری خاوەن قەڵەمەکانیش بوو نووسینەوەی چیرۆکان و هۆنینەوەی شعر و بڵاوکردنەوەی کتێب نەوەستە عیشق لە سەردەمی کۆرۆنادا یەکێکە لەو بڵاوکراوانەی لە سەردەمی کۆرۆنادا نووسراوە نووسەرەکەی دەڵێت نەمزانی کۆرۆنا زۆر دەخایانێت و تاکەکانی کۆمەڵگە بەو شێوەی بینیمان لە یەکتر دادەبڕێنێت ئێمە وەکو نووسەر لە هەر ساتە وەخت و لە هەر کاتێکدا درک بە ژانەکانی کۆمەڵگا دەکەین ئەوەی کە زۆر گرنگ بوو لە لای منەوە کە دەمبینی ئازیزەکان و خۆشەویستەکانمان لە چاودەوری ئێمەدا هەمویان کەوتونەتە حاڵەتێکی گیانەڵا دەتوانم بڵێم وایان کرد کە ئێمەش قەڵەمی خۆمان تاودەین بۆ ئەوەی ئەو هەستانەی خۆمان دەربڕین ئەو ژانانە دەربڕین ئەو خەمانە دەربڕین کە لە هەناوی ئێمەدا پنجیان خواردوتەوە ئەوەی کە زۆر بەلامەوە جێتی ڕامان بوو پێویست بوو هەڵوەستەی لەسەر بکەمەوە بوو لە کەرەنتینەی یەکەم کە هەمومان کەوتوینە ماڵەوە ئیدی سەیرم دەکرد پەیوەندێک کۆمەڵایەتیەکان بێ حەد بچڕان ساردبوونەوە تەنانەت خەڵک بە تەلەفۆنیش نەدەوێرا پرسیار لەبارە و لە حاڵ و هەواڵ و گوزارانی یەکدی بکە بۆیە ئەوە زۆر سەرنجیمی ڕاکێشە کەناڵی ڕاگەیاندنەکان بە تایبەتی کەناڵی کەرکووک کورسات گەلی کوردستان کوردستان 24 شەرقیە ئەمانە 24 کاتژمێر لەگەڵمان بوونە کە چیمان کردووە گوازراوەتەوە هۆشدارەکانیان بڵاو کردێتەوە لە تیڤەکانە لە ڕادیۆکانە لە هەموو شوێنێکە ئەوەی پێیان کراوە ئەشەدو قسووریان نەکردووە ئەوانی ناویانمێن جێگای شانازین دەستی یەکە بەکەیان ئەکوشم هیوادارم خەڵک هەروە هۆشدار بێت چووکە هێشتا ئێمە لە کۆرۆنایە دەرنەچوویە هەرێمی کوردستان لە بەرەنگابوونەوەی کۆڤید-19دا یەکەم حاڵەتی کۆرۆنا کۆڤید-19 لە 31/12/2019 لە شاری ووهانی هەرێمی هوبی چین تۆمار کرا لە 7/1/2020 دەسەڵاتدارانی چین سەلماندیان کە نەوەیەکی نوێی ڤایرۆسی کۆرۆنا هاتووەتە ئاراوە و سەرەتا ناوی ڤایرۆسەکەی بەم شێوەیە بوو N-COVID-2019 لە 11/2/2020 ناوەکەی کرا بە کۆڤید-19 یەکەم حاڵەت لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی لە 1/3/2020 تۆمار کرا کە 4 حاڵەت بوون و لە ئێرانەوە گەڕابوونەوە لە مانگی حوزەیرانی 2020دا بڵاوبوونەوەی کۆرۆنا لە کۆمەڵگادا لە هەرێمی کوردستان دەستی پێکرد مرۆڤایەتی لە قۆناغە جیاوازەکاندا گرفتاری زۆر پەتا بووە لەوانە تاعونی ئەنتۆنی تاعونی جستنیان تاعونی ڕەش کۆلێرا سیل پەتای زرد تاعونی مەنشوریا ئەنفلۆنزای ئیسپانی ئەنفلۆنزای ئاسیایی ئایدز ئەنفلۆنزای بەراز و ئیبۆلا کۆرۆنا بۆ یەکەم جار لە ساڵی 1960 دەرکەوتووە سارس کۆرۆنا لە ساڵەکانی 2002-2003 لە چین سەری هەڵدا سارس مێرس لە ساڵەکانی 2012-2013 لە خۆرهەڵاتی ناوڕاست پەرەیسەند کە سەرچاوەکەی سعودیە بوو
لە مانگی حوزەیرانی 2020دا بڵاوبوونەوەی کۆرۆنا لە کۆمەڵگادا لە هەرێمی کوردستان دەستی پێکرد. لە 1/3/2020 تا 7/8/2022 بە گوێرەی داتای ڕەسمی وەزارەتی تەندروستی هەرێم توشبووان چاکبوونەوە گیان لە دەستدان بە کۆرۆنا بەم شێوەیە بووە. توشبووان 464,567 کەس، چاکبوونەوە 454,666 کەس، گیان لە دەستدان 7,463 کەس. لە هەمان ماوەدا توشبووان چاکبوونەوە گیان لە دەستدان لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان بەم شێوەیە بووە. هەولێر 149,201 کەس، 146,266 چاکبوونەوە، 2,186 گیان لە دەستدان. سلێمانی 152,100 توش بوو، 147,853 چاکبوونەوە، 3,178 گیان لە دەستدان. دهۆک 155,367 توش بوو، 152,915 چاکبوونەوە، 1,848 گیان لە دەستدان. هەڵەبجەش 7,899 توشبووی تۆمار کردووە، 7,632 چاکبوونەوەی هەبووە و 250 گیان لە دەستدانیش تۆمار کراوە.